بێگومانە زانن لە ئێستاە لەم وەرزە هەندێک میوەی لای خۆمان هەیە لە وڵاتانی تریشە بەڵام لای ئێمە بۆنوبەرانێکی یەکجار زۆر تایبەتی هەیە هەر بۆیە زۆر جار ئێمە حەزمان لەیە کە بۆ نمونە هەندێک لە میوەکانی ئەم وەرزە تاقی بکەینەوە چەند ڕۆژە ڕەوەند هەر باسی هەنجیرەکە نەشم هێنا هەر قسمەتی بێرم گوتو هەر ڕێگا ئێسم هەر بۆ تێنم ئیشەڵڵە تەمەنی یار بێ ئەم ساڵش نەمان خوار ساڵی داهاتوو تازای لاتە جا بۆیە باسی میوەکەین چون لە ئێستاە لەگەڵەوەی کە هەمومان ئەزانین ئەو ترێت میوە زۆر زۆر سوودی هەیە بەڵام هەندێک زانیاری تریش خەریکە بڵاو ئەکرێتەوە بۆ نمونە ئەڵێ نەگەر تۆ میوەت خواردبووکەوەیە ساردەیەک بخۆیت ئەمەنە لەوانی لە ڕووی شەکرەوە شەکریان نزیک بێ لە یەکتر کۆمەڵێک بابەتی لەم جۆرە زۆر بەگوێمانەکە کاتێمە لە تۆریان بەشەمان ئەمانێت لەسەر ئەم بابەتە زانیاری وەربگرین میوە خواردن ئەبێ بە چ شێوەیەک بێت بۆی کە ئەوەی کە ئەم هەموو ئەو ترێت سوودی هەیە جستەی ئێمە بەڕاستی ئەم سوودێ لی وەربگرێت و هەروەها ئەمانەوێت لەسەر ئەم بابەتانە زانیاری زیاتر وەربگرین کە چۆن ئێمە جیاکاریە بکەین لە نێوان ئەوەی کە بە پێی پێداویستی جەستەمان یان بارودۆخی جەستەمان میوەکان بەکاربهێنن و ئەگەر میوەمان بەکارهێنا جەستەمان کامێک لە ڤیتامینەکان لەوانەیە بۆی دابین بکرێت ئایا میوە ئەسڵەن جێگرەوەی هەیە ئەوەی کە لە ئێستا هەندێک لە کەسەکان پسپۆڕان تەنانەت ئەڵێن هەرواز لە میوە بهێنن یان هەندێک لە میوەکان لەسەر ئەم تەوەرادوین بە میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر زانا ئەحمەد پسپۆڕی زانستی خۆیاک دکتۆر گیان سڵاو لێبێت زۆر زۆر بەخێر بێت دکتۆر میوە بەڕاستی باشە ئەم هەموو لەسەری بیستومانە یان ئەوەی کە ئێستا بەرگوێمانە ئەکەوێت خراپە تان بڵم بەڵێ و تان بڵم نەخێر بە هەمان شێوەیان خۆی سەحرخان میوە لە کۆنەوە یعنی شەوچەرەی سروشتە یعنی بریتە لە دێڵکاسی بە ئینگلیزیەوەتە تام خۆشکەرەی سروشتە کۆن مرۆڤەکان بەس تەنها خەریکی ڕاوکردن بوون باسی کۆن زۆر ئەکەوین لە کۆڵی لە مێژوویەکی کۆنی مرۆڤایەتە مرۆڤەکان تەنها خەریکی ڕاوکردنی حیوانەکەوەکان بوون گۆشت و چەوریان خواردەوەمانە زۆربەی کات بێزار بوونمانە لە قەتپاڵێکە لە هەندێک موسیمێکی کورتی ساڵەکە لە شوێنێکە لە قەتپاڵێکە جاروایە سەرێکی هەندێک توی ڕەش توی زەرد مەسەن بۆنونە توی شین ئەمانە بینیویانە کە ڕۆشتون ژیانی خوان قسەتە کۆڵی مخاتەرەوە و ڕۆشن تۆزە تامیان کە سێرکن خۆشە ئەوەی هێناوە خەتەرەوە ئەو کاتە مەفهومی میوەکان بەو شێوە بووە بەم شێوەی ئێمە نەبووە یەکەم دوو کۆتانی بڵێن دوو جیازی زۆر گەورەیە یەکەم بە هیچ شێوە میوەک و ئیسە شیرین نەبوو ئەم میوەی کە ئیسە ئەمەی خۆین هابرێدە واتە چی واتە هەجین کراوە موتور بکراوە لە هەزارەها جۆر لەسەر جۆر هەتا وای لێ هاتووە کەمترین ڕیشاڵی تایە زۆرترین شەکری تایە یعنی زۆرتر شیرینە ئێستا بۆ نمونە لە ئەوروپا لە ئەمریکای لاتینی مەسەڵەن بۆ نمونە هەنجیری کێوی هەیە سێوی کێوی هەیە مۆزی کێوی هەیە مۆزی کێوی مەسەڵەن بۆ نمونە بیخۆ ڕق ئەڵی خیارە هەر بە حاڵ تامی شیرینی ئەداومانە باشە بەنەمای ئێستا مۆزی ئێستا چۆنە سەرێکی هەڕێک ئەڵێ هەنجوینە یعنی مەسەڵەن بۆ هەنجیری ئێستا لەگەڵ هەنجیری کۆنان نەبوو بۆ شێوەیەمانە اینجا هەموو کاتێن نەبوو وەکو ئێستا بجاران بەس لە موسیمێکی کەمالەمانی سێ و چوارە کاتێ بەهار بووە ئەو میوانە بە پێی کاتەکەی خۆیان لە هەندێکیان لە پاییزا لە فترەی چەند هەفتەیەکە هەبوو لە شوێنێکی زۆر سەختە بوو کەوا لە دەستی مرۆڤی نەگەشتوتێ دکتۆر ئێمە ئەو میوە کێویەمان دەست ناکەی کە بەڕێزە باسیەکەی ئەم میوەمان دەستەکەوی کە لەبەر دەستمانە ئێستا لە بازاڕەکانە هەیە ئەم میوەیە بخۆین یانی خۆین بەڵێ ئەم میوە توانین بیخۆین توانین نەشی خۆین یعنی قەزەکەم چییە لەبەرەوانە لەبەرەوە ئێستا بووی هات مەسەر مەوزوعەکە ئەو میوانی کە ئێستایە بڕی شەکری زۆرە شەکرێکمانەیە لە ناو میوە زۆر و کۆڵی تایبەتە کە پێویتە فرکتۆز فرکتۆز جیاوازی چیە لەگەڵ شەکری عادی کە هیچڵە شەکرم بەرز بۆتەوە هیچە شەکرێتی دایمەن ئێمە شەکرەکان بە پۆلێنەکەی کەین شەکری تاکیمانەیە جووتیمانێ و شەکری فرێشبان هەیەمانە تاکەکان زۆرتر لە ناو خوێنە بەرزە بنەوە ئەوەی کە زۆر لە هەموو خانەکانی لەشمان کە بەکارێنە بریتە لە گلوکۆز باشە بەڵام میوە شەکری کێتیا کە پێێتە شەکری فرکتۆز خاصێتی شەکری فرکتۆز چییە یەکەم زۆر شیرینترە لە شەکری لەبەرەوە ملاحظە بکە مەسەڵەن بۆ نمونە ئەو حتا ئەو شەکرێکە ئیکەن ناو کۆلا و ئەو خواردنەوە گازەکان هیچی شەکری گلوکۆز نییە یاخۆ ئەو شەکرە سوکرۆزەی کە لە ناو بڵێ شەکری سپینا شەکرێکی تێکەن کە لە فرکتۆزە و لە مختبەرە دروستکراومانە دایان قات شیرینترە دوو بە هیچ شێوە هیچ خانەیەکی لەش ناتوانێت هەرسیکە
ناتوانێت میتابۆلیزمیکە ناتوانێت ئیسفادەی لێ بکە و بۆ دەردانی وزە لەبەرەوە تەنها شوێنێک کە بتوانێت بەکاری بێنە بریتە لە جگەری مرۆڤ جگەری مرۆڤش چوری تێدایە پرۆتینی تێدایە پڕە لە گلوکۆز پڕە لەمانە لە هەمان کاتەوە کابرا زۆریشی خواردەوە شەکری فرکتۆزشیە تەنها وە کۆڵی مەسچارە نووسێ بۆ شەکری فرکتۆز ناو جگەرە جگەر بۆی لە جاتی بێ لە دەستی بریناری نەکە بریتێ یەکسەر بیکا بە چوری چون زۆر لە عملەیەکە کە پێوتێ دیۆڤۆلاایپۆجانسز واتەیە یەکسەر گۆڕینی ئەو مادانە هەمووی ئەکا بەچی ئەکا بە چوری باشە ئەو چۆریش کۆ بێتەوە لە لەشی مرۆڤ و ئەو حاڵتانە دروستەکە لەبەرەوە ئەتوانین بڵێن بەڵێ زۆ بەسوودە لە هەندێک ڕوویکەوە بڕێکی زۆ باش فایبەری تێدایە خۆ ڕیشاڵی تێدایە بڕێکی چاک لە ڤیتامینەکانی تیا ڤیتامین سی و ئەی و مەسەر بۆ منە بڕێکی زۆ باشتایە حتا کەی دی هەندێکیان کەمێک مەسەر بۆ منە بڕێکی زۆر ئاوی تێدایە مەسەر بۆە لەشمان اینە کاتەوە تەرتی بە کاتۆمانە بڕێکی باش لە هەمووی مهمتر بەلای منەوە کانزەکان کالسیۆم و پۆتاسیۆم و مەگنیسیۆموانە بەڵام لە هەمووی مهمتر ئەوانی کە هەمووی ئەتوانین وەرگرین لە ناو خواردنیکە مەسەن ناو گۆشتاتوانین بیەکان وەرگرین ناو هەموو شتەکانیکە واتە جێگرەوەی هەیە بەڵێ هەموو ئەو سوودانەی کە لە ناوی نایە بەس ئەوەی کە زۆ ضرور بە پێوتە پۆلیفینۆڵ مادەیە کە ئێمە بە واتە گشتێکی پێڵەن دژە ئۆکسێنەر دژە ئۆکسێنەر مادەیە هەندێک مادەن بە پێی ڕەنگی میوەکە ئەگۆڕێ ئەوانی کە ڕەنجیان مەسەڵ بۆ منە زەردە بۆ منە فلاڤۆنۆیدیا ئەوەی کە ڕەنگی پەمەییە و مەیلە و یعنی نارنجیە ڕەنگی مەسەڵ بۆ بێتە کارۆتینی تیا سپی ئەڵستینە هەموو ئەمانە کاریگەرەکانیان زۆر دژە هەوکەرە دژە سەرەتانە دژە بەکتریایە دژە پیربوونە کامسەن نانی کە مۆرن وەکویسەوە ترێ ڕەشایکەواسیکە ڕزڤۆتۆڵی تایە کە بۆ تەمەەن درێژی باشە زۆر چی بکەین بۆەوەی کە سوودی هەبێ بۆمان ئەم میوانە نەک زیانی هەبێ بەڵێ کەواتە سوودەکانی ئەمانە بوون کە باسمان کە بەڵامی دکتۆر ئاساییە دکتۆر جا لەگەڵەوەی کە وەڵامی پرسیارەکەی ڕەوەندەیتەوە پێشمان بڵێیت ئەو دژە ئۆکسێنەرە کە باست کرد لە خواردنی تر هەیە بەدەر لە میوەکانیان تەنیا لە میوەکانە هەیە زۆربەی کات ئەو دژە ئۆکسێنارانە لە ناو خواردنی سەوزۆ میوەکانە سەوزەکان کاتە سەوزۆ میوەکانیش بڵێ بۆیە ئێستا سەوزەکانی ئێمەسەری بەدیرێکی باشە بۆ میوەکان بەڵێ جەنابەت پرسیارەکەت ئەو بکەوە چی بکەین کە بتوانین مەسەن ئینمان نەکەمان سوودی هەبێ بۆمان نەک ئەو زیانانەی هەبێ کە بەڕێز باسی کرد خۆمان بپارێزین لەوەی کەوا بڕێکی زۆر فرکتۆز نەکەینە لەشمانم یەکەم شت لە جۆری میوەکانە توانی هەڵبژێرین ئەو جۆرانی کە زۆر شیرینن شووتی و کاڵک مەسەڵ یعنی ئێمە ئینێکمانەیە یاخو کەرڤێکمان هەیە یاخو بەرزبوونەوەی کە پێوترێ مەسەن بۆ منە چەنێ ڕادەی شەکری خوێن بەرز بێتەوە گلایسیمیکە ئیندەکسی پێڵێن یاخو مؤشرێکمان هەیە کەوا چەندێک هەموو خواردنەکەی کەن لەشمانە چەنێ بە خێرایی شەکری خوێنمان بەرزکاتەوە هەر شتێک بە خێرایی شەکری خوێنی بەرز کریتەوە زیاترە لە بڕی ئەوەی کە خانەکان توانێت بەکاری بێنێ ناچارە ناو جگەرایەکسا بێتەوە ئەبێت بە چوری لەشمان و لە ورگمانەوە منطقەی وسەطمانە کۆبێتەوە لەبەرەوە دائیمەن بە نزیکی میوە زۆر شیرینەکان نەکەین و خواردمان زۆر کەمی لێ بخۆینەوەە دائیمەن بیکەین بە عادەت لە ناو ماڵەکانمانە هەندێک جار کە میوە ئەخۆین با میوە کاڵەکان هەڵبژێرین لە قۆخ حتا لە هەنجیر حتا لە هەڵوژە ئەمانە هەمووی قەیسی ئەتوانین ناو مەسەن 2-3 کیلۆ کە میوە ئەکڕین چەند دانەیەک با چی بێت با کاڵ بێت مۆزی سەوس هەمومان زانیمانە کەس نایخوا ئەمێنێتەوەمانە بەس بەڵام تا حتا بگا زیاتر کە ڕۆشە بێ باشە زیاتر شەکرەکەی زۆرتر بڕی فرکتۆزەکەی دایان قات زۆرتر بێتمان لەبەرەوە یەکەم ئەتوانین کەم بخۆین دوو لە جۆرە زۆر شیرینەکان زۆر نەخۆین حاولەکەین تا ڕادێک و سێ بریتیە لەوەی کەوا کەی بیخۆین خراپترین کات بۆ ئەوی کە میوە بخۆی بریتە لە ئێستا بڵێ لەبەرەوە من نانی بانیم نەخواردەمون باشە لە کاتی ڕۆژووبوونتە لە کاتێکەوە هەستیاری هۆرمۆنی ئینسۆلین زۆر بەرزە لە کاتێکە بۆ 12 سەعات تۆ هیچ نەخوارد باشە واتە هەستیاری هۆرمۆنی ئینسۆلین لە لەشتا زۆرە باشە هەر شەکرێ بکەیتە ژوور و بەتایبەتی فرکتۆز هیچ شینێکی گەی نییە چارەنووسەکە ئیلا بۆ ئەوە بێت لە ناو جگەرتا یەکسەر بەبێ باچی بیکا بە چەوری لەشتامانە لەبەرەوە دائیمەن ئەگەر میوەکان دکتۆر ئەلێرە ڕاتەگرم خراپترین کات ئێستایە ئەی شەو خراپترین کات
دوای نان خوارد باشترین کات دوای نان خواردن یعنی هەموو کاتێک کە تێر خوارد بەسەریا میوە بخۆی زۆر باشترە خراپترین کاتەوەی کە بەسکی بەتاڵ کاتێکەوە تێر نیت برسیتە لەشی پێویستی بە کالۆریە لەو کاتانە بەچیت و ڕۆژەکە تشکێنی و وەکو بڵێن ڕۆژی زانستی وگرتە یا ڕۆژی ڕەمەزانە گرتووە ئێوارە لە کاتی بەربانگای کسە دانیشی بە هەنجیرێ شکێنیت بۆی ئەڵێن خورما مەخۆ بۆی ئەڵێن مەسەن بۆم لە کاتی بەربانگە بە هەنجیر مەیشکێنە یەکەم جار گۆشت و مەسەن چاوریەکانت خۆ تا لە شت هەستیاری هۆرمۆنی ئینسولین نامێنێ اینجا دوای تۆزە قاشە شوتی میوە بخۆمان دکتۆر من بمبوورە قسەکەت ئەگەر لە بیرت نەچێتەوە لاانێ ئەمە منیان زۆرێک لە بینەرانمان بەرگویان کەوتووە و تویانە دوای نانیش بێخۆ ئێستا جەنابەت ئەڵە یەکێ لە باشترین کاتەکان دوای نانە بەڵێ بەتاکیدی هەموو کاتێک کە بەسکی بەتاڵی میوەت خوارد لە هەموو کاتەکان خەتەرترن شکری خوێن یەکسەر بە سەریعی بەرزە کاتەوەمانە کە بەرز بوویەوە خاستن فرکتۆزەکەی ئەو هەمووی فرکتۆزی هەندێکی گلوکۆزش تەیە گلوکۆزەکەت زۆر بە تەریعی بەرزە کاتەوەمانە باشە ئەوەنەی کە خراپە بۆ هەستیاری هۆرمۆنی ئینسولینەکەت و لە هەمان کە ئەوەی کە فرکتۆز ئەڕاتە ناو جگەری مرۆڤ جگەری مرۆڤش پێویستی پێینی و ناتوانێت هەرسیکا و لە هەمان کاتە یەکسا ئیگۆڕە بە عملەیەک بۆ چی بۆ چەوری بەڵام بۆ نمونە ئێمە هینێکمانێ وەکۆڵی تەسەلسولێکی وەکۆڵی تەندروستمان هەیە بۆ خواردن ئەتوانێت میوەش بگرێتەوە ئەوش تەسەلسولەکە بریتێلەوە چی یەکەم جار کە دەست کرد بە خواردن با دائیمەن یەکەم جار ڕیشاڵەکانت بخۆی باشترین شتە هەتە سەوزاتەکان یعنی تۆ زەڵاتەکانی یەکەم شت دەست پێ بکە باشە بۆ ماوەی 5 دقەیەک هەر زەڵاتە بخۆ بە خاوی ینی مەسەن شەرتی هەمووی بڵین سولسێکی خواردنەکانت هەموو زەڵاتەکە بخۆ بۆیە هەم یەکەم ئەپیتایزەر ینی شەهیت دەکات بەس لەمان کاتە بڕێکی زۆری گەدەتەگرێ و نایەڵێ ئیتر لە دوای ئەوە شەکری خوێنت بەرز بێتەوە چکە ڕیشاڵێککە لە بە قوترین ئەوشتانی کەوان نایڵێ شەکری خوێنە بەرز بێتەوەمان لە هەمان کاتە دوای اینجا چەوری و پرۆتیناتەکان بخۆ پارچەیە گۆشت ئاوی و گۆشتەکە مەسەن بۆ نمونە پارچەی مریشک پارچەی لە مەسەن نۆک سوور کردێتەوە تا ڕادێوانی کە پرۆتیناتیان زۆرە لە ئاخر سەرڤینگەوە ئاخر شت کە ئەی خۆی بریتە لە کاربۆهیدرێت و شەکراوەکان کە بریتین لە مەسەن بۆ میوەکان یا هەر شەکرا یا هەر مەسەن شتێکی کە حەز لە پاقلاوەکە مەسەن بۆ نمونە هەر کە فولە لە شەکری ناتەندروست هەموو شتەکانی وا باشترە دوای ئەوەی کەوا 10 دقە چارەکێ بەسەر ئەوە ڕۆشت بێت کە تێر بوو بێت اینجا ئەو بخۆتەوە باش جا ئێستا دکتۆرلانەیە جەنابەت کە باسس کردوتت ئەو بڕەش زۆر گرنگە بیخۆین وەرزیوانەمونە هەنجیرە کەسی وا دائەنیشێت 4 هەنجیر بەیەکەوە خوا ڕەوەند باسی ئەکرد ئەو ڕۆژە ئەیود لەگەڵ نانیشە زۆر بەتامە زۆر کەسێ نان و ترێ خواز و کەسێ من بە کاتی مناڵەتی خواردومە زۆر بەڵێ نان و شوتی نان و ترێ ئێستا بۆ نمونە ترێ چەندێک بخورێت هەنجیر چەندانە بخورێت ئەمانە کە ئەڵەی بڕەکەی بە دیاری کراوە کە هەرێکی و خاصەتی خۆیە مثلا شوتی یەکشتی باشە بڕی شەکرێکی کەمە بەس زۆر سەریع ینی گلایسیمیک ئیندێکسەکەی زۆر بەرزە سەریع بەرزێ کاتەوە بەس گلایسیمیک لۆدمانەیە ینی بڕی شەکر چکو بوو لە ساعت 90 بۆ 95 ئاوە طبعا شوتیەکە لە هەموو ئەوانی کە زیاتر زۆرتر ئاویتیایمانە فەرموو هەر لێرە بۆمان باسکە ئەزیێت کێشی فەرموو لەبەرەوەی بڕی ئاوەکەی زۆرە لەبەرەوە کە گەر پارچەیەکی گەوری ئاوا شوتی کە ئەخۆی وا نازانی کە مەسەن تۆ ئەمەنە شەکرت خواردووەمانە لە ساعت 95 ئەم پارچە گەورەیە کە ئەگەر خواردت باشە داینافوو تقریبا بە باینی من ئەمەی شەکر تێدایە ینی ئەگەر کەمتریش نەبێتوانە لەبەر ئەوەی شەکرتێت لەبەر زۆری ئاوە و هەندێکی باشی ڕیشاڵ لەوەش کەمتر ئەتوانم بڵێم ئەمەی ئاو ئەمەی شەکرەمان بەڵام ئەمە لەبەرەوەی چی لەبەری بڕی ئاوەکەی زۆرتر بەڵام لە قۆخێکە لە قەیسیەکە مەسەن بۆنە بڕی ئاوەکەی کەمترە ڕیشاڵی زۆرترەمانە لەبەرەوە بڕی شەکرکەی زۆرترە بەڵام فەرقەکە ئەمەیە لێرە بە خاوی ئەم شەکری خوێنە بەرزەکات و ئەم زۆر بە سەریعی ترێکی لەوانەی کەەوە زۆر بە سەریعی شەکری خوێن بەرزەکاتەوە طبعا ئەگەر بۆ کوچسوودی تەندروستی بڵم لە هەمویان تەندروستتر لە هەرچی میوەکانە ئەتوانم بڵم ترێ ڕۆژ ڕۆڵی خاستن ئەم ترێ ڕۆژی خۆمان ئەوە بۆ چێ بە ئەو پێکاتێکەوتت بۆ دژەپیریە بۆ تەمەندرێژیە کە لە عینەکانی کاریگەری زۆر چاکی هەیە بۆ تەمەندرێژی چەندە بۆ منە ترێ بخورێت دکتۆر چەند ترێ بخۆین بڕێی من باشە چەندێ فرکتۆز خۆین اینجا دوای یعنی فرکتۆز یعنی مقابل ینی میوە بە شێوەیەکی گشتی هەموو شخصێک ناوکەم لە من ڕەوەت کاک ڕەوەن مەسەن بۆ کوڕێکی گەنجە و ڕازەکە هیچ کێشەیەکی نییە و هیچ کێشێکی تەندروستی نیۆمانە مرۆڤ ئاسایی لە بینی 25 بۆ 30 غرام ئەتوانێت فرکتۆز خوا لە ڕۆژێکە
باشە بەبێەوەی هیچ کێشەیە بۆ جگەری دروستکە طبعاً جگەر ئەتوانێت وەکۆڵی ئەتوانێت پرۆسەسی کا و کێشەی نیۆمانە باس شخص ناکەین نەخۆشە شەکرەی هەیە بە مەشاکلی جگەری هەیە ئەمانە تووشی نەخۆشی شەکرە بۆ ئەمانە زۆر قورسە هەر نزیکی نەکەوێتە زۆر باشترە لەمانە بەڵام بۆ شخصێکی عادی 25 بۆ 30 گرام کە ضربی تقریبا 5 بۆ 6 کە یعنی 150 گرام هەموو ڕۆژەکە 24 ساعتەکەن ینی مثلا ئەگەر هەموو ڕۆژەکە تۆ 150 گرام بۆ 200 گرام میوە بخۆی کە تقریبا تەوقعکەم ئەوەنە بکات بەس هەموو ڕۆژەکە نەکێک لە سێڤینیان لە یەک کاتە ئەمەە بخۆی تۆ شەویش ئەی خۆی جاری وانی ڕۆژ ئەی خۆی تۆر میوە بخۆی نەک بەسترێ ئەوەنە میوە بخۆی آخر بەس فەرقەکە تەنها یەک شتەوە هەموو میوەکان لە بینی لە 5 بۆ لە 100 شەکریان تایە ئەویکەی ئاوە و ڕیشاڵە و شتەکانی کێمان باشە ئەوەیە بە ئۆسمان کردوانە یعنی کەواتە ئەگەر ئەو لە 125 هینەی کە باسمان کرد تەرجمە ئەبێ بۆ 200 گرام لە زۆربەی میوەکان بەشێکی گشت باش دکتۆر ئێستا ئەوەی کە جەناب بدوێت بۆم نە ئەم میوانە لە سەلاجەکەی ماڵی بەڕێستانایە بۆەوەی کە ئەو بڕێ کەوتت تۆ وەری بگری بۆ جەستت لە هەر یەک لەمانە چۆن هەڵیە بژێرێت لە کۆتاییە کە باسەکە من شخصی خۆم من باسی بۆ کۆڵی ڕژەمی خواردنی خۆم بۆکەمانە باشترین شتەوانە یەکەم نهائیەن زۆر بەیکات بە کەمی ئەیکڕم زۆر لەبەرچی لەبەرەوەی کەوا یەمە ماڵی سەحرخان و هەر ببی خۆم ناچارم ناکرد لە ماڵی خۆشما بیخۆم لە ماڵی تۆشابی خۆم ماڵی خۆم زۆربەی کات ئەشی کڕم بەس بۆ میوان مەسەنداینەوانە یەکەم بیکە بە عادەت مەسەن لە بینی ڕۆژە ناڕۆژێ بکە بیخۆ من ناتوان مکوانە نیم هەندێک لە تۆرگاڵ هەر مەی خۆ و نازام چی و ناکوانیت یەکەم ڕۆژی ناڕۆژە میوە بخۆ هەربی کە بە عادەت ڕۆژە میوە بخۆ ڕۆژە میوە بۆ کەسێکی ئاسایی بۆ کەسی ئاساییش کەسە نەخۆش بێر بڕێی من ینی نابێ ئەوە دانیشێت ئەمانە دوم کەم بخۆ قاشە ینی هەموو ئەمە کافیە بۆ ئەوی ئەگە تۆ بەڵی میوەی ئینم خواردوە نەک دانیشی هەیە 1 کیلۆ شووتی خوا هەیە 1 کیلۆ شووتی خوا 1 کیلۆ کاڵێکی گەورەتانێ بخوا نیو کیلۆ ترێ خوا مسلمانمانە یەکەم حاولەکە 50 گرام بۆ 100 گرام میوە بخۆ دووەم هەتا ئەتوانی ئەو کاتێک کە میوەکە ئەخۆی باسکە بەتاڵ نەبێ بەسکی بەتاڵی مەی خۆت خراپترین کاتە لەو کاتا شەکری خوێن زۆر بەرزەکاتەوە زۆربەی زۆری ئەبێ بە چاوری لە شتەوە با تێربی کە تێربووی وەکو دەم خۆشکەرەیە بۆ لە آخر خۆی بریتە میوەی بریتێکی بریتە شەوچەرە بوو کۆن مەسەڵمان لە شەوە داهێنانە دەرەوە باشە شەکر نەبوو چێژەکە لە سروشتا یعنی وەکو من توانم بڵێم هەدیەیەکە لە سروشتا بۆ مرۆڤایەتیمانە چکۆ بۆ ئەوانەی کە زۆرتر بوون چوری و گۆشتاواتەکان بۆ لە ڕێگەی مەسەن ڕاوکردنی حیوانات و ئەمە نەبووە ئەو تامە نەبووە لەبەر زۆربەی کات وەکو هەدیە کۆنیش لە 100 ساڵەوە پێش لە لادەکانیشە وەکو تام پارچەی خورمان ناو یەکی وەکو هەدیە بە مناڵێک کە بیخوا تامی خۆشە کە سەیری کردومانە بەدەر لە خواردنی ئاسایی کە بریتی بۆ لە دکتۆرەمەی باسەکەم بۆ کەسێکی ئاسایی بوو چی سەبارەت بە کەسێک کە نەخۆشێکی درێژخایانی هەبێت بۆ نمونە شەکرەی هەبێت یان نەخۆشی دڵی هەبێت ئەو کەسێک کە شەکرەی هەیە طبعاً آخر شەکرەی درێژخایانیش لە ئەخیرا بێتە هۆی نەخۆشەکانی دڵەوەمانە یعنی نەخۆشی دڵ دائیمەن بە تاق و تەنها ئەگەرێکی وەکو جینات نەخۆشی دڵی هەبێ مەسەن بۆ منە شتێکی وراسی بێ قەت و شەکرە نابێت شەکرە دایکی هەموو نەخۆشەکان لە هەر شوێنەکە شەکر زۆر بوو ئەو شوێنە برینارەکە بێتە هۆی فەشەلی کیلۆویە بێتە هۆی بریناربوونی بۆرەکانی خوێنە بێتە هۆی جەڵتەی دڵ جەڵتەی دەمان هەموو شتەکان لەبەرەوە ئەسڵی مەوزوع بریتێ لە کۆنتڕۆڵکردنی شەکری خوێن کاتە ئەگەر تۆ لە هەموو کۆتایی ژیانتا توانیت زۆربەی کات شەکری خوێن کۆنتڕۆڵ کرد ئیتر بە دوور ئەبی لە زۆربەی زۆری نەخۆشەکان بەدەر لە سەرەتان نەبێت کە هەندێک ئەسبابی کەیتری هەیەمانە بس حتى شكر الشهرية شكل بزوينر كان سرطان مثلا يعني قلوي وشكر بزوينر يشتي والله أجابتي بشوي كي قشتي زور تندرس بلجانتا ودور بي بزور بكات شكري خلينا كنترول معناه وني يتهر بهش ميوم مخو ميوم بخو بكمي بيخو درج ودور بيخو باشا ولهمان كم خو ولهمان كات محاولة أو ميانو خو كزوزو شيرين ولهمان كات كخوارد بالك كوتاي جما كتابت باشا شربەتی میوەکان ئێستا زۆرێک لە کەسەکان بۆ نمونە ئەڵێن ئەوە باشترە پێمان بڵێ دکتور شربەتی میوە شربەتی میوە زانانی ساحرخان تەوان چێکین ئێمە یەک ساعتە باسی ئەو شتانەیەکەین کە هەموو سوودەکانی هەیە تەعاً لێرە هەموو شەکرەکەی شتە خراپەکەی کە باسەکەینمان بەڵام لە شربەتی میوەیەکەی بەناوینەکە هەرچی ڕیشاڵ و تەندروست و هەندێک لە ڤیتامینەکانیش کە ناو ڕیشاڵەکان هەمووی لە ناوبەی بەس شەکراوەکە و شربەتاوەکەی ئێنیتە خۆیتەوە یعنی تۆ لێرە زۆربەی زۆری ناڵم 100% بەڵام زۆربەی زۆری ڤیتامین و کانزاکان و ڕیشاڵەکەی هەمووی فرەدا
ما هي سر شكراوكي كي خويت حاضر بنا وجرد واتە بەشە خراپەکەی ئەوێنە والله بەشە زۆر خراپەکەی. جارش بڕەکەی زۆرە بێت لەبەرەوە لەنە پرتەقاڵ ئاوەکەی بگری اینجا يا اوتا هرب ميوي بيخو يا اوتا اگر كدات لعصاره حبه همويو حتى بتيطلق شو باشە دکتۆر ئەی هەنێک کەسێنان قەیسی لێ دروستەکە وشکی ئەکا ئەمانە چی؟ بەڵێ وشکردنەوە زۆر ڕێگەیەکی چاکە بۆ هەڵگرتنیان تەنها دێک دووسێنی وکۆڵی نەگەتیڤی هەیە ئەمانە یەکەم لە پرۆسەی وشکردنە دائیمەن لەبەرەوەی ئەمان یان دەستکاری نەکراوە لە پرۆسەی وشکردنە مەجای زۆری تایە دوایی کەڕوو بکە خۆتە زانی ئەمانە هەندێک جار پرۆسەی وشکردن بەو شێوە ناکەن سا هەنجیرێکی سەیریکە زۆر هەرجار پڕکەکە هەندێک جار کەڕوو ئەکامانە لە ڕووی ئەوەی کە ئینسان تووشی هەندێک جۆری مەسەن تەسەم و مشتان نەبێت لە ڕووی دووەمیانەوە کە ئەوەیە لو شكرنا سحرخان مثلا دو هنجير بيني مثلا ام دو هنجير توقع كم يكي بس 5 غرام بي يعني اما 5 غرام تقريبا كبوش كرد هردو كان ام دو هنجير ابي بدا غرام سوكا بيتوا لبرو كاتا يسك دوان اخوي لم دو هنجير لصاها شتاي خاردوتا قدت بيت بس اي قلت هنجير وش خوي ددانا اخوي شو كالبرو هيجي ايت يعني لبرو بو دابزيني كيشو كنترول كرني كيشت بەڵێ میوە وشکراوەکان کاریگەریکی زۆر خراپیان هەیە لەبەرەوەی تۆ هەستی پێ ناکەی زۆرتر ئەخۆی ئێستا تۆ هەرچەنێین بیخۆی هەر ناتوان 4 دانە 5 دانە ئەگەر زۆر زۆرێ شخصین بێ کە 100 غرامەکە کەواتە میوەکە خۆی بخورێت بە هەموو زیانەکانیەوە زۆر باشترێکە وەک لەوەی کە وشک بکرێتەوە یا بکرێ بە شەربەت بەتاکیدی ئەگەر کرا وشکیشی کردەوە بۆی بتوانانی بکە زۆر ئەبێ کەم بخۆی ئەبێ حسابی ئەوە بکەی کەوا یەک دانەی هەنجیر کە وشکراوە تۆ 5 هەنجیری گەورێ ئەمە 5 دانە هەنجیرەکە لەو حەجم و قەبارەیە کە ئیسا خۆتەوە باشە دکتۆر چی سەبارەت بۆ کەسانی کە ڕێژیمەکەن و تەواوی ڕۆژەکەیان ئەگەر خواردن خۆن بەس میوە خۆن یان ئەیکەن بە ژەمێکی سەرەکی بەڵێ طبعا هەندێک ڕژیم لەو ڕژیمانی کەوا خۆی تۆمانە طبعا لێرە هاوکێشی کالۆریەتە پێشە سەحرخان هاوکێشی کالۆری تێ لە چی مەسەن بۆ من ئەتوانم هەموو وەکو ئەموتی ڕژیمەکەم لە یەک ڕۆژات 2 جار من نام بخۆم بۆ من هەموو 2 جارەکە جاری 300-400 کیلو کالۆری چی بخۆم هەنجیر بخۆم کە کۆی کێتەوە 600 زۆر کەمە هەلەشم من بەوەی کار ڕاضە بکەمەوانە بەتای کەمی 1500-2000 کیلو کاری پێ لەبەرەوە کەمە بەڵێ داشە بەزم بەڵام بڕی ئەو بریناریەی کە شەکری خوێنە بەرز ئەبێتەوە لە کاتێکە کاڵینەکانە خۆی و ئەو بریناری و ئەو هەوکردنەی کە ناو بۆرەکانی خوێن تا ئەوانە بە هیچی نابێتەوەن لەوە زۆر بە ئاسایی لەوانە تووشی نەخۆشیەکانی دڵبی زۆر بە ئاسایی لەوانەیە هەستیاری هۆرمۆن ئینسولینی ئەمەنە خراپ ئەبێت بە تەواتی زۆر بە ئاسایی لەوانەیە تووشی نەخۆشەکرەبی کاتە لێرە هاوکێشەی ئەومان نەهات کا بڵێ ورگ و قەڵەوەی منش بە تەئکیدی بە تۆڵم ئەگەر هەموو ڕۆژێ 1 کیلۆ ئین بخۆیت شوتی بخۆی باشە ئایا کافیە بۆ تۆ نە بە تەئکیدی هەموو کیلۆکە ناکات 300-400 کیلو کالۆری داتێ زۆر نییە هیچ تۆ زیاتر لە 3 قاتیەوە پێویستە بەڵام ئایا یەکەم سوودی پێنچکە پرۆتین و چاوریتیان نییە زۆربەی کات هەندێک لە ڤیتامینەکەواتە وەزنم داگرت بەڵام چیترم بەسەر هات یەکەم هەستیاری هۆرمۆن ئینسولینی بە تەواتی خراپەکە شەکری خوێن و بۆ چەندەها جار سپایکەکایە خو بەرز بێتەوەمانە بۆ لە درێژخانە کاریگەری زۆر خراپی لەسەر بۆرەکانی نەخۆشەکانی دڵ ئەمانە هەمووی هەندێک لەو کەسانی کەوا زۆرتر لەم نوع ڕژیمەکەن لە فترەیە لە فتراتەکانە بە تەواتی بێزار ئەبن و زۆر خاصە ئەگەر ملاحظە بکەیت هەندێک لەوانی کە ڕژیمەکەن ڕژیمێکمانەیە مەسەن میوەکان سۆزەکان تێکەڵاوەکەن ئەیکا بە عەسارە و ئینجا ئەیخواتەوە ئەڵێ ڕۆژی 3 شەربەت ئەخۆمەوە طبعا بەدەر لەوەی کە باسمان کرد بڕێکی زۆر لە ینی پێکاتە خۆراکی تەندروستەکانی وەکو چەوری تەندروست و ڕۆنی وەکو لەگەڵ پرۆتینەتیانە بەڵام لە هەمان کاتە بێزار ئەبی لە خواردن بۆ لەبەر خەیار و تەماتە و پیازیەنا و لەگەڵ کەلەرما و لەگەڵ شووتی تێکەڵاو کردو هەموویان لە عەسارە تامێکی زۆر ناخۆش و غەریب دەرەچێتەوە تۆ هەموو ڕۆژە 3 دانە لەم پەرداخە خۆیتەوەوانە باشە هەموو شەکرەیانی کەمێن ڕیشاڵ و شەکر هەنێ گەر بۆکو کالۆری باسکەین باشە لە ئەنجامدا زۆربەی کات ئەهم لە حەزە بکە هەمووانی کەڵن ئەم ڕژیممان کردو لە فترێکی قیاسیە زۆر دابەزیون بەس پرسیاری لێ بکە بۆچی دابەزیون زۆریشانەڵێن بۆ مناڵێن پێستم زۆر جوانە زۆر باش ماومەتەوە ئەمە زۆر لەیانە بیسین پێست چۆن باشە بێگە چاوری تەندروست نەخۆی چاوریتیان نەبێ تێناگەمەگەریکە 2 مانگ لە سەرێک چاوری تەندروست نەخوا چۆن پێست جوان ئەبێت کۆلاجین بەچی دروست ئەوێت باشە ئەگەر پرۆتین نەخۆی خاص بە تابەتی پرۆتین حیوانی یاخو پرۆتین بڕی ئەو پرۆتینی کە لەمانە هەیە زۆر کەمە سەحرخان لەشی مرۆڤ توان ناتوانێت بەوە ئیدارە بکات حتا 2 کیلۆ لە میوە خۆی لە ڕۆژێکە هەمووی لە ئەخیرە لە تۆتەڵەوانە 20
ناکاتە 25 گرام پرۆتین کە کافینیە بۆ لە شت مەسەن بۆ خاصن گەرێکی ڕێزە و کامان لەبەرەوە نا ئەزانی بۆچی دابەزن زۆربەیان بێزار ئەبن حتا ئێڵنجیانی ڕشانەوەیانە لەبەرەوەی کا زۆر ئەو تۆ بیکە بە قعادەت هەفتەیەک لەسەرێک دوو هەفتە سێ هەفتە لەسەرێک هەر ئەو شەربەتاو خۆ بەتاڵی ئەتۆرەی لە خواردن وەختی زانی هەموو ڕۆژگە 200 کیلۆکالۆری خواردو لە کۆتایی مانکە بە تەکیدی دابەزێت بە تەکیدی دابەزێت. باشە دکتۆر ئەم هەنجیرە چۆکڵەکە لێ بکەینەوە چۆکلی لێ نەکەینەوە ئەگەر باشترین ئەگەر پاک بە لێکردنەوەی توێکڵەکەی باشە لێ بکەم وایلی نەکەم بەڵێ ئەخدەوەی مۆزاکە ئەگەر هەنجیر ئەمانە هەموویان زۆربەی زۆران بەداخەوە بە ماوەی کیمیایی ڕەشەکرێن زۆربەی زۆران سپرەیەکەن ومانە حتا من وا تێگەشتم حتا جوتیارانی خۆشمان نایکەن بەڵێ نا دوای تێگەشتم لەبەرەوەی هیچ خیبرێکەوەم نەبوو کامان ئەوانەشیکەن لەبەرەوەی پرسیارێکەڵە مێرولەی خوا نازانم چی ئەیخوا زەردەواڵە زەردەزیڕەمانە لەبەرە زۆر جوانە بێ بیشۆیتەوە حتا جوان بیشتر ئەگەر جوان و تەکیدی لە ماڵ و بەتاڵی شۆردتۆ لەناو مەسەن سرکەی سێ و یاخود لەناو خوێاوە هەندێک جار پاک شۆردتۆ بۆی بەتاڵی ئەو مادانە کەلتیایەتی نا ئەمە ئیسا ئینەکەی ڕۆشتۆ بەر حاڵەگەر مادەی کیمیایی تابی خۆیەتی بەس ئەتوانیم ئەگەر زانی زۆر پاکە و زۆر جوان شۆردتۆ بە عەکسۆ توێکڵەکەی لە هەموو یەکانی کە تەندروسترەوەمان دکتۆرەوە ڕەوەند لەلایەکەوە باست کردوتە مەی خۆن بە تایبەت بوونە دەستپێکی ڕۆژ لەلایەکیشەوە وەسوەسە بۆ نازانم نانیبانیتان خواردە زۆر خواردوکەواتە نانیبانیمان خواردۆ گرفتێکی لەبەر خاتریەوە بە حیاتم باوەڕ ناکەم 5 ساڵی شەبێت میوەم بەهنیان نەخواردە بەڵام ئەی خۆم لەبەر چی تەنها لەبەر ئەو نینێکەوە هەندێک کەس وایە و زۆر یعنی جۆرە ئەفسانەی بەسەراکەوە ناوان نییە بۆ شەوە ینی تۆ بە یەک جار هیچی لە نایەوانە ینی خاڵسان تۆ ئەو هەموو شتە باشانە و کردبێت لە ڕاضی تەندروست و خەوی تەندروستمانە بەڵام تۆ مهمەیە گیانەکەم لە ڕۆژەکان نە کیلۆیە بخۆیت هەموو ڕۆژە لەسەر یەک بیخۆ بەیانی نیوە ئێوارە بڵێ زۆر و دائیمەن حتا ئەتوانی دوانان خواردن بخۆن باشە نەخشەوە بیخۆی لەسەر بخێوی ئەوە کە هیچ دکتۆر باسی شۆردنەوە دروستەکەت کرد وتت لە سرکەی من لە سرکەی سێ و لەگەڵ خوێەوە سرکەی سێ و باشە لەبەرەوەی بڕێکی زۆریان ئەو مادە کیمیاوی پێوەکەن بەڕاستی بۆ لەبەرەوەی بۆی دژە مێروەکان ئەومانەیە یان دەما ئەکیاتێ بۆ نمونە لە سێ وامە زۆرە بینن دکتۆر بەداخەوە بەڵێ حتا هەندێکیان ئەبینی کە لە بازار ئەیکڕی پرگێکی سپی پێوەیە ئەوە بەدەست پاچەکەی تۆ ئەمانە زۆری مادە کیمیاویەکەی خەڵکیش نازانێ یان هەر بەحاڵ ئەوکی لێکا و قەپی لێگرێ زۆر خەتەرە ئەوە لە بازار کە میوەیەک ئەبینی لە میوەکان و حەزی لەکەیت و یەکسەر ئەوای زۆربەی کاتیانی باشترین حاڵەتە هەمووان ئەوایکی لێکەین و ئەیخۆین دکتۆر هەندێک لە میوەکان ناچارێت بۆنم نەشلیک ئەڵێن بیشۆری تۆ تامی ناوێنە شاتوو هەیە تۆ سوورەکە ئەواڵەن هەر بیشۆریتەوە ئەستەندی باشە شلیک یەکێ لە گەورەترین شلیک لەبەر ئەوەی کونجە ینی هەمووی پڕە لە کون و ئەم شتانە هەر ناڕەحەت زۆر ناڕەحەت لە هەموو ئەوانی کە پاکەکرێتەوە لەبەرەوە چارە ئەوەیە شلیک بەتایبەتی شلیک لەناو تۆزی خوێاوە و لەناو تۆزی سرکەی سێوە داینەی بۆمان ئەو بڕێکی زۆر ئاوی تێکە ینی مەسەن نیوکێ شلیکە هەیە یەک مەسەن بۆ نمونە 5 لیتری ئاوی تێکە و زۆر داینێ و لەگەڵ ئەوە اینجا هەم فرەیە 3-4 جار لەسەرێک بشویتەوە اینجا ئەمە ئاسانە لە دەست نایە دکتۆر بڵێن ئەمە ئاسانە شۆردنەوەکەی تا ڕادێس ئینەکەی سافە بەڵام شلیک خۆت زانی هەمووی وردە هەمووی ئەو مەسامە کوانی تایەکە بێتەوە تەسەورەکە ئەو تۆزەی ئەم هەنجیرم خواستە برسیم بووی بەنەما من بە حیاتی بەیانیان برسیم نابێت آخر ئەوەیە فەرقەکە یعنی کە باسی بینوانە یعنی من بەیانیان هەرنان ناخۆم هەتا نیوەڕۆ باشە و بە هیچ شێش برسیم نابێت یعنی ئایستا تا عسر کە لە دوێنە شۆنان نەخواردەوە بەڵام باوەڕکە بەو تۆزە ئیسە برسیم بووی ینی سە هەستی برسیوە قەیسی بشخۆ دکتۆر لەلا ڕەوەندەوە بوەستی ئەو ڕەجی موشتە ئەوەیە مەوضوعەکە باسی هۆرمۆنی ئینسولینەکە من تەئکیدم ئێستا شەکری خوێنم بەرز بوویەوە واو لێ ئەکات ئەوەیە بەس دکتۆر نیوەڕۆبی خۆی دوایە نان خوارد بڕێکی کەمتریش بڕێکی کەمتر بخۆی ئەمانم باشە دکتۆر بۆ ئەڵێن نابێ میوە لەگەڵ شیرا بخورێت میوە لەگەڵ شیرا باشە من شتێک لەسەر خوێنەوە ئەڵێ من نازەم تا چەند ڕاستە باش تا چەند دروستە من لە تۆیە پرسم ئەو پرۆتینە ئاژەڵی کە لە شیرا هەیە لەگەڵ ئەم میوەیە هەرسکردن تێکەیات کردداری هەرسکردن تێکەیات بەڕاستی وایە دکتۆر من بە پێچوانەکە ببوورە قسە کرد لە بیر نەچێ ڕێنمایەکیان بڵاو کرد بە و تویان بۆ نمونە میوە بۆی کە ئەو کاریگەریە مەترسیدارانەی نەمێنێ لەگەڵ خواردنی ترا تێکەڵەکەن بۆ نمونە لەگەڵ ماسابی خۆت ئیتر نازانم ئەمێ ڕاستم خوێندومەتەوە باوەڕ ناکەم هەتا ئێستا من بەرچاوم کەوتوێ بەرگوێم کەوتوێ کە بە هیچ کارلێکێکی ناتەندروست لە بینی
شەکری میوە کە لاکتۆزە لەگەڵ شەکری عفو شەکری شیر کە لاکتۆزە کە شەکری بە هیچ شێوەیەکی کاریکەیەکی وا خراپی نییە بەڵکو شیر لە کۆتایی زۆر لە میوە خراپترە ینی من هەندێک بۆ چوونی من زۆر باسمان کرد لەگەڵ سەحرخانە مەسەن شیر کاریگەرێکی زۆر خراپتر لە درێژخایە ناتەوانە هیچی ئەمانە هیچ کەس بەمە نامرێ هیچی لە نایە بەڵام ئەگەر بیکەی ئەگەر ئەمە چەند جارێ بی خۆی یان هەفتەی جارێ دوو جار سێ جار و کەم حیاتی و بە عەکس و سوودی و ئیسفادەشەوەی چیش لێ نایەت لەگەڵ یا تەندروستکەی ژانێکی تەندروست و خەوی باشەوە بێمانە بەڵام کە کردی بە خولیای میوە ملاحظەم کردووە زۆربەی ئەوانەی کە میوە خۆرن زۆربیان ئەوانن کە شەکریان هەیە دەست خۆش بژی دکتۆر ئاڵێ مەڵێم لەلای ڕەوەندەوەستای ئەم ڕەجیمت پێشکەوە زۆربەی ملاحظەم کردووە ئەگەر ملاحظەمتان کرد بێت زۆربەی ئەوانەی با نەڕۆینە سەر میوە خۆرەکان زۆربەی ئەوانەی کەوا شەکریان هەیە کە ملاحظە ئەکەی هیستری لێوەرەگری یعنی وەکۆڵی ڕابردووی نەخۆشەکەی لێوەرگری سەرکە حل لە مناڵی و ئەم شخصە میوە خۆرێکی زۆر عجیب باشە دکتۆر وەکو دوای پرسیاری من لە بەڕێزت ئەمەمان بیستۆ بۆ مناڵێن کەسانێکە بەرزی پەستانی خوێنیان هەیە سەندی لەگەڵ دەرمانەکانیانان نەخۆن کارلێکی خراپ دروستەکە هیچ ڕێنمایەکی تر تایبەت بە میوەکان هەیە لە چ ڕوویەک عفو هەر بۆ نمونە ئەڵێن پرتەقاڵ چون ڤیتامین سی هەیە لەگەڵ چای و کافەینەکانان نەخورێتەوە خواردنەوە کافەیندارەکان ئایا ڕێنمایی ترمان هەیە یان هەندێک خواردن لەگەڵ هەندێک میوای کارلێکی خراپ دروستکە بڵێن ئەم خواردنە لەگەڵ ئەم میوەیان نەخورێت یان بخورێ باشترە خۆی میوە مزرەکان لەبەرەوەی کا بڕێکی باش ئەستێتیک ئەسیدیان تایە مەسەن بە تایبەتی مەسەن تر شەمەنیەکان یعنی مەسەن لیمۆ و سندی و ئەمانە کاریگەری زۆر چاکی هەیە ستریک ئەسد لەناو لەشی مرۆڤ کە لەگەڵشا ترشە لەگە پۆتاسیۆمی خوێنایە کە گرێ و ئەبێتە هۆی هاوتاکردنەوەی ئەو ترشێ زۆری کە لە ناو خوێنی مرۆڤ هەیە و لە هەمان کاتە کاریگەری چاکی هەیە لەسەر کۆنتڕۆلکردنی شەکری خوێن ئاوی لیمۆ بۆیە ئەڵێن لیمۆ خۆمانە بخورێ لیمۆ ئاوی لیمۆ کەسێک ئەگەر شەکری بوو لیمۆ لانێ بۆی باش نەبێ نەک بڕێکی زۆر بەڵێ ئاوی لیمۆ زۆر چاکە بە عەکسەوە ئێمە هەر ئەیدین بۆ کەسەشی کە شەکرێ هەیەمانە باشە اینجا لە هەمان کاتە بۆ هاوتاکردنی خەکانی یوریک ئەسید لەناو لەشی مرۆڤ لەناو خوێنی مرۆڤ لەبەر ئەوە باشترین و کۆڵی پارێزەرە ستریک ئەسید بۆچی بۆ گورچیلەکانت لە درێژخایەن نەخۆشەکانی گورچیلە ناناکێشەی ئەوەی نییە یعنی بتخوا من بە یەکشتە تۆڵم سەحرخان کابرا پێی ئەڵێ لیمۆ مەخۆ کە شەکرێ هەیە باشە بەس دانیشتووە ڕۆژی مەسەن بۆ منە یەک قاپی گەورە برنجە خوامانە بە چاو دووسێ خورما بە چاو دووسێ خورماخۆ یا کابرای کە مەسەن ئێمە یعنی بۆ چوونەکانمان هەمی غەڵەت یا کابراڵە من چیتەوەکەم باشە وەڵا بیستومە نا دکتۆر جاروێک چەندها کەسات بەلای من لە کلینیک مەسەن کیتەوەکەم ئێ باشە بیستومە کە زۆری تایە بخوا من ئەڵم لیمۆکە بخۆ بۆی باشە مەسەن یوریک ئەسیدەکەی ئەمەی گۆشت خواردە طبعاً یوریک ئەسید و کریاتینین و یوریا و هەمووی فڕێوەمانە بۆی تۆزە باشتر بێمانە نا دکتۆر من ناوە شەکری تیامەنە کە وەختە سێرەکەم ڕۆژوای نیو کیلۆ مەسەن بادەم و بستە و ئەمانە خوامە بە ناوی چیتەوەمانە باشە نسبەی ئەوان لە ساسی بۆ 35 کاربۆیدرێتە ینی تەسەوڕکە یعنی خۆزگایە بە کوردەکەی هەموو ئەو شەکری کە ئەمان خوارد لە ڕۆژێکە ئەوە باە کە لەنا ئەو لیمۆایە بۆ کە ئەمان خوارد بۆ لەشمان باشەوانە ئەو ترەیە کابێ بە کشمیش بەڵێ ڕاستە بۆ کەم خوێنی باشە بۆ کەم خوێنی باشە بڕێکی باش زۆربەی کانزەکان کە کالسیۆم و پۆتاسیۆم و حتا ئاسنیشی تێدایە بەڵێ بە تەکیدی بۆ زۆربەی زۆریان حتا توانی بیخۆی بە وشیەکەشی یاسەنەکە کشمیش وشکەکەیەتیمانە دەستخۆش دکتۆر لە کۆتاییمان بڵیتەوە زۆر بە کورتی میوەکان ناکرێنی خۆین ئەتوانم باشە بیخۆین بەڵام کەی بیخۆین چەنی دەخۆین زۆر توانین بڵین سەمەری ینی کورتکاوی هەموو شتەکان میوەکان یەکێکە لە تامە خۆشەکانی سروشت بەڕای من بریتە لە خەڵاتێک سروشت بۆ مرۆڤایەتی کاریگەری زۆر چاکیانەیە ئەم میوانە ئیسە زۆر دەستکاریمان کردن بەداخەوە زۆر شیرین بوون حتا ئەتوانیت درەنگ میوەکان بخۆ حتا ئەتوانیت لە یەک دانیشتنا بڕێکی کەمی لێ بخۆ و حتا ئەتوانیت بە کاتێکە میوە ئەخۆی دوای کۆتایی خواردنەکەت بێ ئەگەر خواردنەکەت لە دەستپێکردنی خواردنەکە تا 20 دقه هەمووی تەواوی سەرمێزەکەت بعد دە دقەی ئەخیر میوە خوێ دوایەکەوام گەدەت دوو لەسەر سێ زیاتری کە پڕکرد لە چاوری تەندروست و لەگەڵ پرۆتینی تەندروست دەست خۆش زۆر خۆشحاڵ بووین